پێشبڕکەیەک بەڕێوە چوو لە نێو سەوسی فۆتۆگرافر لە کوردستان کە ئەم فۆتۆوانە کە لە با بڵێن لێنزی کامێرای ئەم فۆتۆگرافێرانەوە تۆمار دەکرا ئەبواە تایبەت وایەت بە بابەتێک کە پەیوەستی هەبوو بە کوردستانەوە بۆ نیشاندانی جوانیەکانی کوردستان جا ڕۆژی ڕابردوو ئەنجامی ئەم پێشبڕکەیە بەڕێوە چوو و براوەکان هەرچەند هەمویان براوە بوون چون کۆمەڵک فۆتۆی زۆر زۆر جوانی تیا بوو بەڵام ئەوانەی کە فۆتۆکانیان لە دیدی داوەرانی پێشبڕکەیەکەوە براوە یەکەم و دوو هەموو با بڵێن ئاستە باڵاکان بوون دەست نیشان کرا ئەمڕۆ یەکێک لە ئەو کەسانەی کە لە لیژنەی داوەری ئەم پێشبڕکەیە بەشدار بۆ لەگەڵمانە بۆی کە باسی زیاتری پێشبڕکەیەکەمان بۆ بکات گرنگی بەڕێوە چوونی پێشبڕکەیەکی لەم جۆرە و هەروەها باسی ئەوەمان بۆ بکات کە بۆ نمونە ئەو کەسانەی کە براوە بوون بە حکمی چ تایبەتمەندی گەلێک لە فۆتۆکانەوە توانیویانە ئەم پلانە بەدەست بهێنن هەر بۆیە میواندارەتی زۆر بەڕێز ئاسۆکەریمان کردو لیژنەی داوەری پێشبڕکێ کە ئەم پێشبڕکەیەش ناوی کوردستان لە چاوی ئێمەوە بووە ئەمڕۆ بەیانی کاک ئاسۆ لە هەولێری ئازیزەوە لەگەڵمان دەبێت کاک ئاسۆ سڵاوت لێبێ بەیانی بەڕێزت وە هەولێری ئازیز باش سڵاو لێبێت کاک ئاسۆ بەیانی باش سپاس سڵاو لێوەش بەیانیەوەش باشتر سپاس پێشبڕکەی کوردستان لە چاوی ئێمەوە ئەگەر پێمان بڵیت کە کامێک لە فۆتۆکان زیاتر ئەیان توانین لەم پێشبڕکەیە بەشداری پیا بکەن و مەرجەکان چی بوو بۆ ئەوەی کە بکرێت فۆتۆگرافەرێک تایە بەشدار بێ پێشبڕکەی کوردستان لە چاوی ئێمەوە یەکەم پێشبڕکەی ساڵەکە هەموو ساڵانی تریش دووبارە دەبێتەوە کە لەلایەن فەرمانگە میدیا و زانیاریەکانی حکوومەتی هەرێمەوە بەڕێوە دەچێت ئەم پێشبڕکەیە بۆ وەکو یەکەم ساڵ بابەتێکی گشتی دانرا مەرز ئەوە بوو کە وێنەکان کوردستانی بینن لە ناو کوردستان بن بۆ فۆتۆگرافەرەکانیش کوردستانی بن زۆر باشە کەواتە ئەو فۆتۆگرافەرانەی کە بەشداریان کردهبوو ئەو فۆتۆیانە هەمووی ئەبێ وێنەکان لە چوارچەوەی کوردستان نابێت ئێوە هەر فۆتۆگرافەرە و بە چەند وێنە بەشداری کردووە و ئەو وێنانەش زیاتر لە چ ناوچەیەکەوە بۆ ئێوە هاتبوو تاوەکو بەشدار بن فۆتۆگرافەرەکان بڵێن فریکرا بوون لە ناردنی وێنە ساڵ هیچ ئەوەیەک دانەندرا بوو بڵێن ڕسیپێک دابدرێ بڵێ ئەوەندە وێنە دەتوانرێ بنێردرێ و هەموو فۆتۆگرافەرانی بەشداریان کردبوو لە تەواوی کوردستان بوون هەموو شارەکانی کوردستانی تێدا بوو بابەتەکانە بێ پەیوەست بێت بە کوردستانەوە ئایا بابەتێک دیاری کراو هەبوو کە بەلای ئێوە گرنگتر بێت کە لەو چوارچەوەیە فۆتۆکان بۆ ئێوە بنێردرێت ئەوەی کە زۆر گرنگ بوو هەموو ئەو پێکهاتانی هەموو ئەو بابەتانی کە لە ناو کوردستاندا هەن لە ستریت لە شەقامەکان لە سروش سروشتەکانی کوردستان لە ژیانی چێری لە هەموو ئەو پێکهاتانەی کە لە ناو کوردستاندا هەن فۆتۆگرافەران بە شێوەیەکی هونەری بە شێوەیەکی تەواو ئەکادمی گواستبێتیانەوە و زیاتر ئەو بابەتانەوە زیاتر تەرکیز لەسەر هەموو ئەو پێکهاتانە بوو کە لە ناو کوردستان وەکو جوانیەکانی کوردستان وەکو بەها و گرنجەکانی کوردستان وەکو شەقام و هەموو ئەو جوانیانەی کە کوردستان ئێستا پیشان دەدەن زۆر باشە پێشبڕکێکە کاگاسۆ ماوەی چەند ڕۆژی خایان و ئێوە وەکو لیژنەکان هەڵسەنگاندنەکانتان چۆن ئەکرد بۆ فۆتۆکان ئایا فیدباکی خەڵک کاریگەری هەبوو لەسەر هەڵسەنگاندنەکان بۆی کە ئێوە بتوانن باشترینەکان هەڵبژێرن پێشبڕکێیەکان مانجی سێ ئیعلان کرا کە هەم بۆ فۆتۆگرافەرەکان کە بتوانن بەشداری بکەن لە پەیج و سۆشیال میدیاکانی فەرمانگە میدیا زانیاریەکانی حکوومەتی هەرێم دوای چەند مانگێک سێ مانگ بۆ چوار مانگ هەموو فۆتۆکان کۆڵەکت کرا و دواتر ئێمە بە چەند قۆناغێ کە وێنەکانمان زیا کردەوە لە قۆناغی یەکەم کە 1982 وێنە هاتەوە کە زیاتر لە 130 فۆتۆگرافەر بەشداریان تێدا کردبوو قۆناغی یەکەم ئێمە ئەو وێنانەمان لابرد کە لەگەڵ هیچ پرەنسیپێکی پێشپێشانگە و پێشبڕکێیەکەدا نەدەگونجە دواتر ئێمە هەستاین وێنەکانمان زیا کردەوە داوامان کرد بە کۆد بگاتە دەستمان بۆی کە تەواو شەفافیت تێدا دروست ببە دواتر وێنەی مۆبایل و وێنەی کامێرەمان لێک زیا کردەوە بۆی کە فۆتۆگرافەران بتوانن حەقی خۆیان پێ بدرێ ئیتر بە چەند مەرحەلەیەکی چەند قۆناغێکی تر دواتر 20 وێنە هەڵبژێردران وەکو
پاڵێوراوان بۆ خەڵاتەکە کە ئەم بیزوێنەمان هەم وەکو پێشانگایەک پیشاندا هەمیش لەو بیستوێنەیە کە سێزدەیان وێنەی کامێرا بوو و حوتیشیان وێنەی مۆبایل بوو لە هەر یەکیشان سێ براوەمان دەستنیشان کرد کە دوێنێ ڕێوەسمەکە بەڕێوە چوو خەڵاتکرا. زۆر باشە جاوێنەکان کە ئێمە سیر یەکەین ئێستا لەگەڵ وتەکانی بەڕێزت کۆمەڵەکیان ئێستا خەریکە هاوکات ئەڕوا وێنەی زۆر جوانە پێما بێ هەڵسەنگانەکان ئەبێ زۆر کارێکی زەحمەت بوو بێ بەڵام پێم خۆشە جەنابەت وەک لیژنەی داوەری ئەمەمان بۆ ڕوونتر بکەیتەوە کە کاگاسۆ کامێک لە وێنەکان شانسیان بۆ براوە بوون زیاتر بوو واتە چی وای لێوە کرد کە بۆ نمونە ئەم وێنەیە بکەن بە یەکەم یا بە ئەوەی کە براوە بێت. ئێمە ڕاستی بیدایەت شتێکمان کردوایەوە کە وێنەکانمان هەموو جیا کردەوە هەستاین بۆی کە حەق بە هەموو جۆرەکانی وێنە بدەین هەموو وێنەکانی سروشتمان کردە فۆڵدەرێک و هەروەها ستریت فۆتۆگرافی هەروەها بابەتانی کە لە کلایمەت چێنجیان هەر بابەتێکی تر کە لە فۆتۆگرافی جێ دەبێتەوە و وێنەکان هاوشێوی یەکەن کردمان بە چەند فۆڵدەرێک بۆ ئەوەی کە هەموو جۆرەکانی فۆتۆگرافی تێدا بەشدار ببێ. ئێمە لەسەر چەند بنەمایەک وێنەکانمان دیاری کرد یەکەم ئەوە بووکە بابەتی وێنەکە ئایا فۆتۆگرافەر ویستێتی چ شتێک بپێشی چ شتێک بڵێ لە ڕێ ئەم وێنەیەوە ئەمە یەکەم خاڵ بوو کە ئێمە لەسەرمان هەڵدەبژار دواتر ئێمە گرنگیماندا بە کۆمپۆزیشن گۆشە ئایا گۆشەی ئەو وێنەیە چەند دەتوانێت چاوی بینەر ڕابگرێت چەند دەتوانێت بینەر بەخۆیدا چێش بکات بۆ ناو هەموو ئەو ئیلێمنتانی کە وێنەکە دروست دەکات. خاڵێکی تر ئەوە بوو کە سیتینگ و ئەگزیفی وێنەکە فۆتۆگرافەر ئەو سیتینگی کە دایناوە بۆ گرتنی ئەو وێنەیە گونجاوە بۆ کۆنتڕۆڵکردنی هەموو دیتێڵ و ئەم هەموو بابەتانی کە لە ناو وێنەکەدایان ئەمانە چەند خاڵێک بوون کە ئێمە لەسەر ئەوانە باشترینەکانمان دیاری کردن. زۆر باشە باسی ئەوە بکەین کە هەندێک لەو وێنانەی لەگەڵ قسەکانی بەڕێستا کە ئێمە ئەیبینین هەندێکیان باز لە وشکە ساڵیەکە باز لە کێشەی ژینگاکە باز لەوە کاکەیتر لە خواروی عێراق بە تایبەتی تر ئەگەر ئەم وشکە ساڵێ بەردەوام بێ خەڵک بەردەوامە لە کۆچکردن بۆ ناوچەکانی تر کە ئەمەش زۆر گفتوگۆی لەسەر کراوە لەم وێنانەیە هەندێکیان باگراوندی هەیە هەندێکیان کۆمەڵێ گفتوگۆ بە دوای خۆیان هێنێت تا چەند ئێوە هەڵسەنگاندنتان لەسەر و بابەتانە کردووە کە هەندێک لە وێنانە چیرۆکی خۆی هەیە. بەتاکید کە باسم کرد یەکەم خاڵکە ئێمە لەسەری وەستاین بابەتی ناوێنەکە بوو ئایا ئەمە چ پەیامێک دەگەێنێ وەکو بابەتانی کلایمەت چێنج و وشکە ساڵی کە ئێستا خۆت دەزانی کە تەواوی جیهانی بەخۆیدا سەرقاڵ کردەوە ڕاستە هەموو وێنەکانی تریش هەریەکە هەڵگری پەیامێک و چیرۆکێکە چکە بەڕاستی ئێمە لەم خاڵەوە دەستمان پێکرد و بردمان بۆ خاڵەکانی تر کە کۆمپۆزیشن و سیتینگ و کۆمەڵێک ئەو بابەتانی کە وێنەیەکی باش دروست دەکەن. زۆر باشە جاکاک ئاسۆ ئەم وێنانە جەنابەت باست کرد کە تایبەتە بە کوردستان هەر بۆیە دەرخەری بەشێک لە جوانەکانی کوردستانیش دەتوانێت بێت و هەر بۆیە دەتوانێت سوودی لێ وەربگیرێت بۆ ناساندنی کوردستان بە گەشتیاران بە وڵاتانی دیکە. ئایا لە ئێستاە ئەوەندەی جەنابەت ئاگاداربی هیچ پرۆژەیەک هیچ هەنگاوێک هەیە بۆی کە ئەم وێنانە سوودی لێ وەربگرێت لە ماڵپەڕە جیهانیەکان ئەوەی کە بۆنونە سایتێکی نێودەوڵەتی بۆ ساز بکرێت بۆ ڕاکێشانی سەرنجی گەشتیار هیچ هەوڵێکی لەم جۆرە هەیە؟ هەوڵ هەیە بۆی کە تەواو ئەم وێنانە تێکستێکی تەواویان لەسەر بنووسێ هەم لە لۆکیشن هەم لە پەیام هەم لە بابەت لە هەموو ئەو خاڵانێکە هەیە دواتر بە شێوەی پرۆشۆر بە شێوەی ئەو داتانێکە هەیە بڵاو بکرێتەوە و بۆ ساڵی ئایندەش ئەم وێنانە وەکو کەتەلۆگێکی تەواو هونەری فۆتۆگرافیدا بڵاو دەکرێتەوە بەسەر هەموو کوردستان و دواتریش بەرەو قۆناغی ئینتەرناشناڵ بوون. تا چەند هەڵتان ناوە دەرفەت بن بە فۆتۆگرافەرەکانی پارچەکانی تری کوردستان چونکە ئەو پارچانەی تریش هەر بۆ خۆی لە خۆیان کۆمەڵە شوێنی ناوازە و جوانی تایە کاتوانن ئەوانیش بە پارچەکانی تر بە وێنە جوانانە بەشداری بکەن. ئەم ساڵ یەکەم پێشبڕچێ بوو کە دەتوانم بڵێم تا ئێستا هیچ پێشبڕچەیەکی هاوشێوەی ئەوە کە نەکراوە دەکرێت ئێمە بۆ ساڵانی داهاتوو تەواو سوود لەوە وەرگرین و پێشبڕچەکە تەواو فراوان تریش بکرێت توانیمە پێشنیار بکەین بۆ فەرمانگە کە بتوانێت ئەم پێشبڕچەیە ئەم خەڵاتانە ئەم بەشداربوونە تەواو فراوانتر بکات.
زۆر باش یعنی کاکاسۆ وای لێ دێت کە ئیشەڵڵا ئەم پێشبڕکەیە وەک نەریتێکی ساڵانەی لێبێ بڵێ بەرنامەدانراوە کە هەموو ساڵێک ئەم پێشبڕچەیە بکرێتەوە و هەم تاکید وەکو یەکەم ساڵیش لەوانەیە چەند بڵێن ئەوەی هەبوو بیتن وەکو کەم و کوڕیەکەر هەبوو بیتن بەڵام بۆ ساڵانی داهاتوو مەرحەلەیەکی تەواو تەواو پرۆفشنال وەردەگری و تر ئەو کاتە دەتوانرێت تەواو تەواو فراوان بکرێت. زۆر باشە باسێکی بەشداربووەکان بکەین ئەو فۆتۆگرافەرانە هەمویان پیاو بوون یاخو ژنانیش ڕۆڵیان هەبووە لەوەی کە بەشداری ئەم پێشبڕچێ بکەن و ئەوانی ئاستی خۆیان پێشکەش بکەن. لەم بیستوێنەیە کە لە کۆتاییدا هەڵبژێردرا وەکو پاڵێورا خانمانیش تێدا بەشداریان کردووە و لە وێنەی مۆبایل براوەی یەکەمی هەر خانمێک بوو کەواتە تانم بڵم هاوسەنجێک هەبوو لەو نێوەندە لە بەشداریکردن. زۆر باشە جا دەزانین کە لە مەرجەکانە مەرج ئەوە نەبوو بۆ نمونە کەسێکی زانکۆی بێت هەموو کەسێک توانێتی بەشداری بکات. پێم خۆشە کاک ئاسۆ جەنابەت باسی ئەمە بکەی وەک لیژنەی داوەری کە بەپێی هەڵسەنگاندنەکانی ئێوە تا چەند فۆتۆگرافێر توانیویەتی لە کوردستانە جێی بۆ بکرێتەوە بە شێوازێکی دروست مامەڵە لەگەڵم هوەرەیە بکرێت. بورە ئەوەی تێنەگەشتمەوەی مەبەستم ئەوە بوو کە بەپێی هەڵسەنگاندنی ئێوە بە حکمی ئەوەی کە ئێستا هەموو کەس دەتوانێت ئێستا هەر بە بەکارهێنانی مۆبایلەکەی فۆتۆیەک تۆمار بکات و بچرکێنێت لا دوایە ئایا توانراوە بە حکمی ئەم ئاسانکاریە ئێمە لەگەڵیشە بە شێوازێکی دروست وێنەکان بچرکێنین ئێستا ئەوانەی کە لە ئەم پێشبڕکەیە بەشداریان کردبوو توانی بووێن تەنانەت کەسانێک من کە زانکۆینین ئایا ئەمە وای کردووە کە لەگەڵ یا ئاسانکاریەکان وامان لێ بکات هەمومان هەڵبین فۆتۆگرافێرێک بین بەڵام بە شێوازێکی دروست فۆتۆ بچرکێنین هەڵسەنگاندنی ئێوە وا بووە کە ئایا فۆتۆکان هەموویان توانیانە جوانیەکان نیشان بن؟ وەکو گوتم لە بابەتی هەڵبژاردنەکە ئێمە تەرکیزمان لەسەر بابەت کردووە بەڕاستی فۆتۆگرافەر وەکو ڕاوچیەک ژیان دەکات تۆ بە چۆن بتانی ڕاوی هەموو ئەو بابەتانە بکەیت فۆتۆگرافەر لەگەڵ کەسێکی ئارەزوومەند کە حەزی لە بابەتەکە یان مۆبایلێکی پێ یان تەنانەت کامێڕەیەکی باشیشی پێە بەڵام تەنها حەزی لە بابەتەکەیە ناتوانێت ئەو دیمەنە بگوازێتیان ئەو دیمەنە بڵێ کە فۆتۆگرافەرەکە بە شێوەیەکی زۆر باش دەیگوازێتەوە کاتە ناتوانین بە هەموو ئەوانە بڵین کە ئێوە فۆتۆگرافەرن یان ئەم ئالەتانە هۆکارێکن بەڵام تۆ ناکەنە فۆتۆگرافەر دائیمەن ئەو کەسەی پشتی کامێڕەکە یان مۆبایلەکە ئەو کەسی یەکەمە لەناو ئەو بابەتێکە چۆن وێنە بگرێیان چی دەگرێت چی پیشامدا ڕاوی چ لەختەیەک و چ کاتێک دەکات. باشە کاتە بە ئەم پرسیارە ئێستا لە جەنابەت بکەم کە ئەگەر کەسێک حەزی لەم جۆرەیتیا بوو چۆن دەتوانێت ببێتە فۆتۆگرافر چۆن فۆتۆیەکی جوان بچرکێنێت؟ فۆتۆگرافی وەکو هەموو زانستەکانی کات پێش ئەوەی کە هونەر بێ زانستە کەواتە ئەگەر زانست بوو ئێمە دەتوانین فێری بین دەتوانین لەگەڵی کۆمەڵێک پرەنسیپ و کۆمەڵێک وردەکاری هەیە ئێمە دەتوانین لەگەڵیان بڕێن لە هەمووی گرنگتر من پێم خۆشە بڵێن بە هەم فۆتۆگرافەرانە قسە بکەم پێش ئەوەی کە ئێمە هەر شتێ بچرکەین پێویستە بینەرێکی زۆر باش بین ئێمە چەند ڕۆژانە وێنەی زیاتر ببینین چەند بینەرێکی باشتر بین دەتوانین لە هەر حاڵەتێکی لە ناکاو لە هەر شتێک کە بێتە پێشمان بتوانین وێنەیەکی باشی بچرکێنین لانی کەم کاتەکەمان لەدەست نەڕوە کەواتە دەکرێت ئێمە فێر بین کە وەکو زانست چونکە بەڕاستی دیسانەوە دەڵێمەوە فۆتۆگرافی پێش ئەوەی هونەر بێ زانستە ڕۆژانە بابەتی نوێ ئەبدەیتی نوێ دێتە ناو فۆتۆگرافی هەم لە ڕووی پێویستەکان و هەم لە ڕووی تەکنیک و ئەکادمیاتی هونەرەکە. زۆر باشە من پێم خۆشە وەکو دوایین پرسیاری خۆم باسێکیەوە بکەین ئەومان بیر نەچێ کە لە کاتی هەڵسەنگاندنەکانە ئەو فۆتوانەی کە ئێمە لەسەر شاشەی بینین ئەو کاتەی فۆتۆگرافەر ئەو فۆتۆی کە ئەیچرکێنێت شوێنێکی جوانی کوردستان پیشانەیە دواتر ئەم فۆتوانە ئیدی دەکرێت ئەم فۆتۆیانە هەندێکیان لەوانێت دەستکاری بکرێت لە ڕووی ڕەنگەوە لە ڕووی شێوازی قیاسەکانەوە
ئێوە تا چەند هەڵسەنگاندن بۆ ئەم جۆراناکەن کە زۆر دەستکاری فۆتۆکە نەکرێت لە ڕەنگە لە شێوازی قەبارەیە یاخود لە شێوازیەوەی کە ئەم فۆتۆیە جوانەکەی خۆی لە دەست خۆی با یاخود سروشتەکەی کە خۆی چۆنە ئەوە لە دەست بات. خۆی ئێمە تەرکیزمان لەسەر ئەوە هەبوو بۆی کە چەند بەرنمەیەک هەیە دەتوانین ئێمە پشتی پێبەستین کاتێک وێنەکان لەسەر کۆمپیوتەرەوە سیر دەکەین. دەزانین کە ئەگەر هەر بەشێکی ئەو وێنەیە گۆڕدرابێ یان هەر شتێکی لێ هاتبێ ئێمە تەرکیزمان لەسەر ئەوە بووە توانیمانە ئەمانە جیاکەینەوە. بەڵام بە شێوێکی گشتی فۆتۆگرافی دەکرێت ئێمە بە ژێرەی جۆریەتی فۆتۆیەکە معاملەی لەگەڵ بکەین لە ڕووی ئیدێتەوە. بۆ نمونە وێنەیەکی جۆرناڵ ناکرێت و بەشێکی بگۆڕدرێت چونکە کۆمەڵێک واقع هەیە لا دەچی ناتوانانی تەرکیزی بکەیتە سەر. بەڵام وێنەیەکی ویدینگ هەیە کە فۆتۆگرافەرەکان ئێستا وەکو بابەتێکی بازرگانی ئیش پێ دەکەن. کەسەکە خۆی دەڵێیانی هەتا دڵێت دەبێ ئەمە وابێ ئێرە وابیان کۆمەڵێک ئیدێت هەیە دەکرێت بۆ هەندێک جۆری وێنە. بەڵام بۆ هەندێک جۆری وێنە ناکرێت هیچ ئیدێتێک هیچ گۆڕانکاری لە ڕسمەکەدا بکرێت. هەتا جۆرێکمان هەیە بە بڵێن کڕێتی فۆتۆگرافی کە فاین ئارتە لە فۆتۆگرافی خۆی لە شێوازی وێنەگرتنەکە دەڵێ دەرگایەکی ئەم ژوورە وێنە بگرە دیوارەکەی ژوورەکەی تر و ئاسمانی دەرەوە ئەمانە کە کرتە یەک وێنە شتێکی جیاوازترت پێشان دەلەوەی کە کەس نەیبینی ئەمە پێی دەڵێن فاین ئارت لە کرێتی فۆتۆگرافی. بەڵێ دەستەکانی خۆش بێت دەکرێت ئەمانە ینی وەکو بڵێ ناکرێت گۆڕانکاری هیچ شتێکی وای تێدا بکرێت کە بابەتی ناوێنەکە بگۆڕێت. دەستەکانی خۆش بێ کاگا سۆکەریم وەکو لیژنەی دادوەری لە ئەو فستیڤاڵایە یاخو لەو پێشبڕکێی فۆتۆگرافەریە کامڕۆ ڕاستەوخۆ لە ستودیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ تۆ بە هیوای ئەوەی کە ئەمە ببێتە ساڵانە و تەواوی کوردستانیش بگرێتەوە فۆتۆگرافەرەکانیش لە پارچەکانی ترەوە بێن بەشداری بکەن. دووبارە سپاس بۆ ئامادەبوون.